بێگومان هەر یەک لە ئێمە کاتێکە بە قۆناغەکانی ژیاندا تێپەڕێ ئیدی وردە وردە تەمەنیشی هەڵەکشێ بەرەو سەرەوە. پێویستمان بە باوەشێکی گەرمە بێ، پێویستمان بە ماڵێکە بێ، پێویستمان بە پەنایەکە بێت. ئێمە بێت لە جێ خۆمانەوە هەست بە دۆخی ئەوان بکەین، چونکە ڕۆژێکێت ئەکەوینە ئەو دۆخەوە. بە تایبەت بە ساڵاچوون ئەمە کەسمان ناتوانین لێی ڕابکەین مەگەر خوا نەخواستە مردن هەبێت. ئەگەرنا ئەگەر بە ساڵاچوون ئەگەری بە ساڵاچوون یاخود بڵێن ئەو قۆناغا هەمومانە ببینین، بۆی ڕێزگرتن لەوان زۆر زۆر پێویستە. ئەو خۆشیان هەمیشە باسیەوەکەن کە ڕێزیان لێ بگیرێت، هیچی تریان نایە، چونکە ئەوان سەردەمێک بووە هەوڵ و کۆشیان کردووە بۆی کە هەم نیشتیمان هەم کۆمەڵگەیان هەموو ئەوشتانی لە دەوریانە بیپارێزن. بەڕێوبەری خانەی بە ساڵاچوانی هەولێریژەڵێ کە ئەو بە ساڵاچوانەی لێرە ئامێننەوە خزمەتیانەکەن و ڕێزیشیان لێگیرێت. بیرەوەریەکان بێڕەحمان هەزار دەدەن، سەردەمی گەنجی و بێزیش تا سەر نامێنێتەوە. ئەحمەد خدر مامۆستای میوزیک بووە و لە ساڵی 1961 پەیمانگەی هونەرە جوانەکانی بەغدادی تەواو کردووە. هاوسەرگیری نەکردووە و لە خانەی بە ساڵاچوانی هەولێر دەژی. ئەو دەڵێت پێویستە ڕێز لە کەسانی بە ساڵاچوو بگیرێت، چونکە خودداش ڕێزی لێ ناون. زۆر کەسمان لە ماڵی خۆمان کەس و کارمان نەبوو، ئەولادمان نەبوو، ئێستا برازا و کەس و کارمان هەیە لە کچ و لە کوڕ، بەخوا هەست پێ دەکەین وەکو کەس و کاری خۆمانن، هەموو خزمەتی ئێمە دەکەن، هەموو ئێمەیان خۆش و ئێمەش خۆشمانەوێت. بە توندی پێ برێ چۆنی چاشی لێ ببرسی ئەڵێ بۆ بە توندی لێت تووڕاوی لێت عەزەبی بەڵکو دڵی ئەوەندە ناسک بووە. سنة الحياة رب العالمين دايناوە، قانونی ژیان دایناوە لە هەموو جێگایەک بە ساڵاچوان دەبی ڕێزی لێ بگیرێ. ئەو کەسانەی دێن بۆ ماڵی بە ساڵاچوان بەشێکیان لەلایەن کچ و کوڕەکانیانەوە ڕەوانە دەکرێن بە بیانووی ئەوەی ناتوانن خزمەتی دایک و باوکیان بکەن، بەشێکی دیکەشیان هاوسەرگیریان نەکردووە یان کەس و کاریان نییە. لە هەرێمی کوردستان 3 خانەی بە ساڵاچوان هەیە: هەولێر 80 بە ساڵاچوو، 31 ژن 49 پیاو، سلێمانی 55 بە ساڵاچوو، 14 ژن و 41 پیاو، دهۆک 26 بە ساڵاچوو، 14 ژن و 12 پیاو. ئەو خزمەتانەی لە خانەی بە ساڵاچوان دەکرێت بریتیە لە خواردن و خواردنەوە، تەندروستی، شوشتن و پاکردنەوە، گەشتکردن. حکومەتی هەرێمی کوردستان مانگانە 45,000 دیناریان دەداتێ. بەڕێوەبەری خانەی بە ساڵاچوانی هەولێریش دەڵێ بە ساڵاچوان خزمەتێکی باش دەکرێن و ئێمە ڕێز لەو کەسانە دەگرین کە لێرە دەمێننەوە. ڕێزگرتنی بۆ بە ساڵاچوانی خۆی هەبی لە ناو ماڵ و لە ناو کۆمەڵگە، لەبەر ئەوەی ئەوانیش لە مووقیفەکی ژیان لە کۆتاییدا دەگەنە ئەو تەمەنی. بۆیە ڕێزگرتن لە بەتەمەنەکانمان ڕێزگرتنە لە خۆمان. خزمەتکردنی ماڵەکانی بە ساڵاچوان لە هەولێر، سلێمانی، دۆک بە سوپاسەوە حکومەتی هەرێمی کوردستان ئەو پەڕی خزمەت گوزاریەکانی دەرونی کۆمەڵایەتی ڕۆشنبیری هەتا کاتبێردن و گەشت و گوزاریان و خزمەتکردن لە بواری تەندروستیان جێبەجێ کردیە. هیچ کەم و کوڕیەکی تا ئاستەکی زۆر باش لە ناوماڵەکان نەهێشتە. ڕێژێ و کەسانی لە خانەکانی بە ساڵاچوان دەمێننەوە جێگیر نین، باهۆی مردنیان یاخود وەرگرتنەوەیان لەلایەن کەس و کاریانەوە، جگە لە کورد عەرەبیشی تێدا دەژی. ئەو بە ساڵاچوانی لەو خانەیە دەژین، داوا دەکەن منداڵەکان ڕێز لە دایک و باوکیان بگرن و بەخێویان بکەن. ئازەر فاروق، کوردستان 24 هەولێر. ئەم بەیانیە میوانداری سەنگەر جەمالمان کردووە کە بەڕێوەبەری ئەو خانەیە کە هاوکارمان ئازەر چوو بوو پاکێجەکەی ئامادە کردبووتیایە خانەی بە ساڵاچوانی هەولێر و لە ستۆدیۆ لەگەڵمانە. کاک سەنگەر جەمال بەخێر هاتی. زۆر سپاس. سپاس دەکەم. ڕۆژێکی باش بۆ ئێوە. ڕۆژێکی باش بۆ جەنابیشتان و تەواوی ستافی کوردستان 24. بەپێی ئەوەی کە بینیمان بە ساڵاچوان لەوێ تا ڕادێکی باش ڕێزیان لێگیرە. باستێکی خانەکەم بۆ بکە، ئەو ناوەندە ئەو شوێنە بۆ بکە کە بە ساڵاچوانن خزمەت گوزاریەکان لە چه ئاستێکدان و چەند کەس لەوێ سوودمەندە. زۆر سپاس. بەنای خوای گەورە وەڵام من حەزم لێرە لە راپۆرتەکەی دەست پێ بکەم. ئەو برادری پەیامنێر کە باسی نەقلی قسەی مامۆستا ئەحمەدی کرد کە خوای گەورەش ڕێزی لە ئینسانی بەتەمەن و لە دایک و باوک نایە. خوای گەورە دەفەرمی
ووصينا الإنسان بوالديه حملته أمه وهنا على وهن وفصاله في عامين أن يشكر لي ولوالديك يعني لو كاتيدا خی گەورە دایک و بابی هینایتە ئاستی خۆی لە ڕێزگرتن دوێ پێویستە لەسەر کۆی مرۆڤایەتی ڕێز لە داک و بابی بگری لە بەتەمەنەکان بگریت ئەمەی مرۆڤایەتی زۆر درەنگ درکمان بەو یشەی کرد کە ڕێز لە داک و باب بگرین و ڕێز لە بەتەمەنەکانمان بگرین لە چوارچێوێکی یاسایی پێشووتر لە چوارچەوەی کەلتوری ئەوە شتەشی دێ مۆزوعی دێ بەڵام لە چوارچەوەی یاسایی لە ساڵانی هەشتاکان لە هشتا و سێوە ئیقراری هەندێک حاڵەتی ڕێزگرتن کرایەوەش بە حکومی پێشکەوتنی کۆمەڵگەی ڕۆژئاوە کە ئەمە بڵین و نەڵێن لەژێر کاریگەری ئەوانین بە حکومی تەواجودی نەتەوەی گرتووەکان کە کۆمەڵک یاسا دەردەکات لە سەئاسی جیهان تعمیم دەکرێت سەبارەت بە ساڵاتچوانی هەولێر هەموو خزمەتگوزاریەک لەوێ فەراهەمە و بەردەستە لەوە بە ساڵاتچوەکان لە کۆی ڕێژەی کە هەشتا بە ساڵاتچوومانەیە سیویەک ئافرەتە و 49 پیاون 21یان ئاساییە 59یان بەشی پەکەوتنە ئەوانن کە ناتوانن وەک پێویست خزمەتی خۆیان بکەن و پێویستیان بەوەیە کە لە ڕێگای کارگوزارەوە لە ڕێگای ستافی تیمی کارژێڕی توێژەرانی کۆمەڵایەتی هاوکاری بکرێن لە پڕکردنەوەی پێداویستە فسیۆلۆجیەکانیان وەکو حاڵەتی جەستەی ڕاستە سەبارەت بە پێشکەشکردنی کۆی خزمەتگوزاریەکان لە لای ئێمە لە پەیڕەوی ژمارە 2 چەندجاری تریش لە شوێنی تریش لە چاوپێکەوتنی تریش ئاماژەم پێدایە لە ئامانجەکان دوو تەوەری باس کردێ لە مادەی دووەم ئامانجەکان و ئامرازەکان لە ئامانجەکان زۆر گرینگە ئاماژەی پێکردی پێشکەشکردنی خزمەتگوزاری دەرونی کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و کات بەسەربردن گەشت و گوزار و چوونە دەرەوە و ڕێکخستنی کەشی ئارام لە پێناوی ڕێخستنەوەی هاوسەنگی دەرونی بە ساڵاتچوەکە لەگەڵ خودی خۆی و لەگەڵ کۆمەڵگەکەی و لەگەڵ دەوروبەری و هەتا لەگەڵ کەس و کاریش لە خاڵی دووەمیش ئاماژە دەداتن کە پەیوەندی نێوان خودی بە ساڵاتچوەکە و خێزانەکەی خاڵی سێمیش پەیوەندی خودی خۆی وەکو کەسایەتی بە ساڵاتچوەکە کاتێککە لە دەرەوە خاوەن کار بووە لەسەر تااقەت بووە لەسەر شەنجی خۆی بۆ بەڵام چوویتە تەمەەن ئێستاکە خێزانەکەی ئامادەنینە لە باوەشی بگرن هێناوێتیانە شوێنە کە ناوی ماڵی بە ساڵاتچوانە هەرچەندە لێوێ بەڕێزەوە خزمەت دەکرێت و حکوومەت هەموو پێداویستی لە بۆ دابین کردیە بەڵام لەو کاتەدا کاریگەری دەرونیەکەی زاڵ دەبی بەسەر کاریگەری کۆمەڵایەتەکەی بۆیە ئەمە ئەو هاوسەنجێش هەوڵ دەدەین ڕابگرین لە ڕێگای توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی بە سپاسەوە تەنانەت دکتۆری دەرونیشمان هەیە ئەو کۆرسات دەکرێت و ڕێنمایی دەکرێت لەوەی کە ئەو بە ساڵاتچوە دەبی ئەو واقع ئەو ڕۆژەوەی کە تێیدایە قبولی بکاتن لە پێناوی ئەو خۆشی گونجێنێ بزەبت ئەو چەند ساڵێک کە لە تەمەەن مایتی تا لەوێ بە جوانی بژیە و تێکەڵی ئەو بە ساڵاتچوانەی تربی و ئاسایی مامەڵە بکاتن چکە هەمانە لە بیرمان نەچیانی ئێستا حالیان حاڵەتمان هەیە هەموو شتەشی بۆ کراوە بەڵام لەبەرەوەی خودی دەرونی خۆی پێگەورەترە لە تەواجودی لەوێندەر خێزانەکەی ئامادەش نینە لە باوەشی بگرن جۆرە کەڵچ و کەوت دەکا یعنی کە بە تەواوی ئینحرافی دەرونیە ینی هەموو هەوڵەکیشمان لەگەڵدایە بەڵام ناچارین لەبەرەوەی پیرە ینی لە نەتیجە دەبی ئەمە ئەوی قبولکەین ناکرێەوە ئەمە قبول کاتن هەموو شتیشمان لۆ کردی لە هەموو مەجالەکان تەوفیرە لە ئامانجەکان لە ئامرازەکان کە ئیشارەتی پێدەدا هەر ببتە بابی ینی گفتوگۆ لە مەجای دەرونی مەجای کۆمەڵاتی و مەجای تەندروستی مەجای کاتبێردن کە ئەو پیرە مۆڵەت وەردەگریە ئەوە تا ئەمە وەکو ستافی کارژێری و بەڕێوەبەرایەتی دایان بین بۆ گەشت و سەیران یا لایەنی بە سوپاسەوە لایەنی خێرخوازی زۆرجار دەستباری ئەو حاڵەتی کردیە لە ناویان لە دەرێک کەشەشی بۆ پیرەکان دروست کردیە لە پێناوی ئەوەی کە پێشەوەی جەستیان دەرونیان ئارامبی باشە ڕۆژانە ئەم کەسە بە ساڵاتوانە جگەلەوەی کە ئێوە خزمەت گوزارییان پێشکەشەکەن لە خزمەتکردن و پێدانی نان و هەموو ئەمانە ئەوان کاتەکانیان چۆن بەسرە بن بڵێ ئەمە لە ماڵی بە ساڵاتوان 3 شەفت دەوام هەیە 24 کاتژمێرە کاژمێر لەو کاژمێرانی کە دابش کرایە لە هەر تیمەکی توێژەری کۆمەڵایەتی تێدایە و چاودێری تێدایە ئەوانەی کە خاوەن پێداویستی تایبەتن لێرنە شارمەوان لە ژوورەوە دەمینێنەوە زۆربەی کاتەکان لەبەرەوەی ئیمکانیەتی هەم زاتی و ئیمکانیەتی گشتیش
و هەم خودی جەستەی پیرەکەش ڕێ ناداتن کە تو بەردەوام بی بێ دەرەوە کەش و هەوای پێ بگۆڕی بەڵام لە ناوێ ئەکید مەسەلەن لە کەش و هەوای موزیک لە کەش و هەوای مەولود لە کەش و هەوای گشتی سازکردنی کورتە ئاهەنگ سەردانیکردنی چین و توێژە جیاجیەکان نی ئەوانە دەبنە بەشێک لە تەکمیلەی ڕۆحی و دەرونی ئەو بە ساڵات چوانەوە ئەوەی دیکە لەسەر ئاستی تااقەتی خۆیتی دەتوانانی ڕۆژانە مۆڵەت وەربگری مۆڵەتی کاتی و مۆڕەتی درێژقایانمان هەیە دەستەوە لای کەسوکاری دەیبەنەوە لە بۆنە ئاینیەکان یان لە بۆنە نتەوەیەکان یا خۆی مۆڵەت وەردەگری دەگەڕێتەوە بەڵام هەشە عەفو هەشە کەسوکاری دێدەیباتەوە لەو حاڵەتی ئەوەش دەبتە بەشێک لە تەکمیلەی گونجاندنی ئەو کەسە پیرەی کە لەو ماڵەدایە و ئەوەی تریش کە مۆڵەتی کاتی وەردەگری بەیانی دەڕوا و ئێوارێ وەکۆر کەسەکی ئاسایی دەگەڕێتەوە ماڵی بە ساڵات چوان و لەوێ خەو خۆراک و نووسن و مانەوەی لەوێ دەبیتن بە بەردەوامی و خزمەتی گوزاری گشتی لە بۆ جێبەجێ دەکرێت ڕاستە زۆربەی ئەو خانانەی کە خزمەت گوزاران پێشکەش بە با ساڵات چوان یاخود منداڵانی بێ سەرپەرش یان نەوجوانانە کرد لایەنێکی هەرە گەورە بوون کە زەبری کۆرۆنایان بەرکەوت و قەیرانی داراییان بەرکەوت بەڕاستی کاریگەری قەیرانەکان لەسەر ئەوان زۆر زیاتر دیار بوو ئەو گرفتانە وای نەکرد کە ئێوە کەمتر خزمەت گوزاریەکانتان لە ڕووی مادیەوە کەمتر بێتەوە بۆ نمونە وەرزشی پێویستیان پێ بکەن یاخود ئەو کەسانی کە ناتوانن دەرمانی پێویستیان پێبن جوڵەی زیاتریان پێ بکەن هەڵسو کەوتەکانیان زیاتر بێت ئەمانە بە تاقە و توانای ڕاستە ئەو کەسانابێت کە لەوێ خزمەتەکەن بەڵام پێویستی بە لایەنە مادیەکەشە ئەمە تا چەند گرفتی بۆ دروستکردن هەر لە کڕۆنەیەوە ینی سوپاس لەخوای گەورە یعنی کە ئەو پەڕی ئالەتی مامەڵەکردن لەگەڵ شێوازی نەخۆشیەکەی بە تونترین شێوە پەیڕەو کرا تونترین شێوەکە لە پێناوی پاراستنی پیرەکەی بووە لەو ماوەی کە کەرنتین بوو ڕێگە نەدرا پیر بچێتە دەرەوە ڕێگەش نەدرا کە سەردانی بکاتن بەڵام بە کۆی خزمەت گوزاریەکان زۆر سواز بۆ دەستباری مەسەلەن جەنابی شێخباز بەرزنجی کە بەردەوام هاوکارەوە دەستگای خێرخوازی بارزانانی و خودی کاکبوسا و بە سەپۆرت و پاڵپشتی بەردەوامی بەڕێز بەڕێوبەری گشتی کاک یوسف چاوشین و کاک زەیتۆ بەڕێوبەری چاودێری کۆمەڵایەتی کە ئەوانە هەمیشە لەسەر هێڵ بوون و شێخباز نەخۆشخانەی تایبەتی بەو حاڵەتانێک کە چەند حاڵەتە چێمەش بە دەرنەبووین لە کۆڕۆنەی بەڵام سوپاس بۆخوای گەورە کە حاڵەتی مردنمان نەبوو نەخۆشخانەی تایبەتی دەستنیشان کردبوو و حاڵەتانە لەوێ چارەسەر دەکران سەبارەت بە حاڵەتی کۆی گشتیش مەسلەی پرۆسەی دارایی بە دەستباری خێرخوازی لەگەڵ تەواوی هاوکاری حکوومەتە تا ئێستا هاوکاری وێن نەبڕایە و بەردەوامە لە ڕووی تەندروستی لە ڕووی خۆراک و خواردن و خواردنەوە و لە ڕووی جلوبەرجیشەوە ینی کۆی گشتی پرۆسەکە لە ماڵی بە ساڵات چوان بە جوانترین شێوە بەڕێوە چووە جگە لەو بەڕێزانەی کە باسم کردن خێرخوازی دیش بە متەفەڕق بە تاک هاوکاری ماڵی بە ساڵات چوانن سوپاس لەخوای گەورە ئێستاکە زۆرینەی پێداویستەکان جێبەجێ بۆ بەڵام ماڵە بە ڕۆژ و بە وەرز دەگۆڕێ بە پێداویستەکانی هەوڵماندایەوە جێبەجێش بۆ و لە ئێستادا کەمترین کەم و کورتی لە ناو ماڵی بە ساڵات چواندا هەیە سپاس بۆ خواوەجێی دڵخۆشیە کاک سەنگەر بەراورد بە کۆمەڵگاکانی دیکە بە تایبەت بیانیەکان کۆمەلگای کوردی لە چه ئاستێکدایە بۆ ڕێزگرتن لە با ساڵات چوان ئەو ڕێژەی کە لە ناو خانەی بە ساڵات چوانە لە چاو ڕێژەی دانیشتوان و یاخود کۆمەلگای ئێمە تا ڕادێک هەڵکشاوە یاخود ئەچێتە ئەو قاڵبەی بڵین کللتوری ئێمە تا ڕادێک کاڵ بۆ تۆ لە ڕێزگرتن لە کەسە بەتەمەنەکان یان بەراورد بە وڵاتانی دیکە لە ئاستێکی باشایە چۆنە بە هەموو لادانە کۆمەڵایەتیەکانمان لە ئێستا بە حکمی کاریگەری تەکنەلۆجیا تا ئێستا پارێزراوترین کۆمەڵگە لەسەر دەتوانم بڵێم بە پێی توێژینەوەکانی خودی خۆمەوە ئەو برادرانەی کە لەو بارانەش ئیش دەکەن پارێزراوترین کۆمەڵگەینە لە ڕووی کەلتوریەوە کەەوە جێگای دڵخۆشیە بۆ ئێمە لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە نێوان تاچی گەنج و تاچی منداڵ و تاچی پیر و کۆی خێزان بروێت تا ئێستا پرۆسەی خێزان لەسەر شێوازە تەقلیدیەکەی پێشتر بەڕێوە دەڕاتن لە خواردن و خواردنەوە لە کۆبوونەوە لە بۆنە ئاینیەکان و لە بۆنە نەتەوەیەکان
ئەو لەسەر کۆی پرۆسی کۆمەلگا سەبارەت بە ساڵاتچوانیش بە سوپاسەوە وێڕای ئەو خزمەتەی کە هەیە حکوومەت دەیکاتن لە هەرسێ بە ساڵاتچوانی هەولێر سلێمانی و دهۆک ڕێژە کەس ناگاتە سەروی 200 بە بەراورد بە ڕێژەی دانیشتوان تا ئێستا دەتوانین بڵین ڕێژەی زۆر باشە لە ڕێزگرتنی تاچی کوردی لە خێزانی کوردی لە بۆ بەتەمەنەکان بەڵام ئەو معنای ئەوەی نییە کە ئەمە پشتگوێی هۆشیارکردنەوە بکەین پشتگوێی شێوازی ڕێنمایی شێوازی مامەڵەکردن بە تایبەتی گەنجەکان نەکەین لە بۆ ڕێزگرتنیان بە ساڵاتچۆکانی خۆیان هەیە ڕاستە هەیە لەوانەیە نهاتویتە ماڵی بە ساڵاتچوان بەڵام شێوازی مامەڵەکردنی لەوانەیە لە ڕووی جەستەیەوە هیچ کێشەی نییە بەڵام لە ڕووی دەرونیەوە هەیە عەزیەت دەدرێت لە ناو ماڵەکان ئەوەندەی پێویستی بە ئارامی دەروونە لە مامەڵەکردن پیر ئەوەندە پێویستی بە پڕکردنەوەی پێداویستی جەستەیی نیە پێشەوەی دەرونیە بەڵام بە خۆشحاڵیەوە بە بەراورد بە کۆمەڵگەکانی دەرەوە ئەمە زۆر باشترین ئەمە زۆر پێشکەوتوترین یەک شتیش لە بیرمان نەچی پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە دەرەوەی وڵات بە تایبەتی وڵاتانی ڕۆژئاوا لە ئاسەکی زۆر نزمە بە پێی پێودانجی ینی نێودەوڵەتی لە مامەڵەکردن لە نێوان تاکەکان چکە ئەوان لە ڕووی تەکنەلۆجیا و لە ڕووی شۆشی پیشەسازیەوە ئەوان پێشکەوتوترن کاتی دانیشتن و پەیوەندی کۆمەڵایەتیان کەمترە کە ئەوەش کاریگەری لەسەر هەزر و بیر و بۆچوون و بیرکردنەوەی خودی تاکەکان دروست کردێ لەنا ئەو کۆمەلگانە لۆیش زۆر جار مەسەلەن شت دروست دەبیتن وەکو باسم کرد تەعمیم دەکرێت بە سەر کۆی جیهاندا زیاتر پەیوەندی بەوانەوەی حاڵتە کۆمەڵایەتیە توندەکان کە ئەوانن ناتوانن ڕۆژانە یان هەفتانە یەکتر ببینن ئەمە دەتوانین و ئەمە دەبینین و ئەمە سەردان دەکەین ئەمە گەشت دەکەین ئەمە ئەوە جێ دڵخۆشی تا ئێستا لە ناو کۆمەڵگەی ئەمەدا ئەو پەیوەندێتون بەڵەمەوە خۆشحاڵ بووم کام بانیە میوانی بانی چواروی و دووبارە من و تۆ هەمووانی پیرۆزبایی ئەم ڕۆژە لە بە ساڵاتچوانەکەین وە بە بیر خۆمانی بینینەوە کە ئەم ڕۆژە بۆیە کە دووبارە بە بیری بینینەوە ڕێزگرتن لە کەسانی بە ساڵات و ئەرکە زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆشببی ڕێزگرتن گوێگرتن ئەوجا خزمەتکردن هاوشێشەی مامەڵەکردنە لەگەڵ بە ساڵاتچوان دەستی ئەوەش خۆشببی سپاس بۆ میوانداریتان زۆر بەڕێزن زۆر سپاس.